پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەک کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 7 شوباتی 2024 تایبەتە بە ناڕەزایەتی مامۆستایان و ئەو دەرئەنجام و لێکەوتانەی کە لە پەیوەند بەم ناڕەزایەتی و مامۆستایان و بایکۆتی خوێندنەوە سەری هەڵداوە. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەفتەی ئایندە دەبێتە دروست لە 5 مانگ کە بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایانەوە کراوە. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ مامۆستا کامەران لاتیف لە سلەیمانیەوە. مامۆستا کامەران ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. سپاس بۆ ئێوە. ناڕەزایەتی مامۆستایان بەردەوامە و بایکۆتی خوێندن وا دەچێتە مانگی 5ەمیەوە. نویزێک بین و لە 5 مانگی ڕێک بەسەر ئەوەی کە خوێندن بایکۆت کراوە. ئێستا ناڕەزایەتی مامۆستایان لە چی جێگە و ڕێگەیەکدا و چی شتێکی نوێ لە ئارادایە؟ دووبارە سپاسدانەکەم، دەستان خۆش بێت. دیارە بە دروست خۆشێت فەرمت کە نزیک لە 5 مانگە بینەوە بایکۆت و خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان بەردەوامی هەیە و تاکو ئێستا
لە زۆربەی شار و شارۆچکەکان بەردەوامی هەیە کە بایکۆت لازال وەکو خۆی باقیە بە زۆری لە ئەو قوتابخان و ئەو شار و شارۆچکانی کە لە دەرەوەی سلێمانیە بە تایبەتی وەکو چەمچەماڵ کۆیە هەتاکو و پێنجێن و کۆمەڵی شوێنی تریش هەیە کە بەردەوامی بایکۆت هەیە و ناڕزایەتی و خۆپیشاندانەکانیش ناوبەناو کە ئێستا بەردەوامی هەیە هەمووی دووپاتی ئەو پامەی لە پشتەوەیە کە باز لەواکات تاکو ئێستا هیچ جۆرێک هیچ وەڵامدانەوەیەک با بڵین لە داخوازەکانی مامۆسایان جێبەجێ نەکراوە بەڵکو بە شێوەیەکی فەرمیش وەڵام نەدراوەتەوە بەوەی کە داخوازەکانیشیان کە هەمووی بەرحەقە هەمووی داخوازی سەرەتایین تا ئێستا بەم دەسەڵات باسی لەوە نەکردەوە کە جۆرێک لەوەی کە دانیشتن و گفتوگۆ لەگەڵ مامۆسایانە بکات بە جۆرێک قەنەعەتیان پێ بکات بەوەی کە بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن تاکو ئێستەمە نەبووە بەڵکو نەک هەر ئەمەش نەبووە فشارەکان زیای کردووە کارگەشتوتەوەی کە هەر دوێنێ کۆمەڵێک لە پۆلێک لە مامۆسایان لە دەڤەری شارە زۆر دەستگیریان کردوون بۆ شەوەکەی ئازادکراون لە ژێر فشارە زیاتر لە چەند سەد مامۆسایەک سزا دراوە بە سزای غیابات کە ئەمانە هەمووی ئەو ئیجراعاتانن کە نزیک بە مانگێکە دەستی پێ کردووە هەروە بێتەوە جۆرێک لە فشاری ئەوەی کە کەسانی تر ئەهێنە جێگاکەت و بە شێوەیەک لە شێوەکان مامۆسایانی وانە بێش جاریکە پیان ناوترێتەوە بۆی کە بێنەوە ناو هۆڵەکانی خوێندن بە چەندین فشار تاقی کراوەتەوە بەڵام تاکو ئێستا دەقەیەکەم قساکەم زۆربەی زۆری شوێنەکان بە تایبەتی هەڵبەتە سلێمانی بەشێک لەوەی کە قوتابخانەکان کراوەتەوە بە جۆرێک لەوەی کە مامۆسایان بێ ئومێد بوون لە بایکۆت بەڵام مەسەلەی خۆپیشاندان و ناڕزایەتەکان بەردەوامی هەیە بەڵام چەند شوێنێک وەکۆی کە دەبەری گەرمیان و هەڵەبجە و کۆمەڵی شوێنی شارە زۆر ئەمانە زۆر بەجددی لەسەر بایکۆت بەردەوامن و تا ئێستش بەردەوامی هەیە هیچ بەڵێنێک لەلایەن دەسەڵاتدارانەوە دراوە بەوەی کە کێشەی موچە چارەسەر بێت و خواستەکانی مامۆستان وەڵام وەربگیرێتەوە نەخێر تاکو ئێستا تەنها ئەو نووسراوی کە لە وەزارەتی پەروەردە دەرچوو کە وەزیری پەروەردە بەڵێنێکی مەتاقی یابوو کە ئەویش ئەوەیە کە ئەگەر بێت و هەمواری یاسای بودجە هەموار بکرێتەوە بە جۆرێک لەوەی کە پلە بەرزکردنەوەی مامۆسایان دیاری ئەکەن ئەوە هەروەها وانەبێژانیش ئەکرێ بە عقد ئەمە هیچ جۆرە بەڵێنێک نییە بۆی کە مامۆسایان دڵی پێخۆشکەن تەنها هەرە ئەو نووسراوە هەبووە تاکو ئێستا بەڵام من بە قەنەعەتی خۆم باز بە بۆچوونی من ئەوەیە کە دەسەڵاتداران وەڵامی خۆیان داوەتەوە ئەویش ئەوەیە کە بە هیچ شێوەیەک ناچنە ژێرباری ئەو داخوازیانی کە مامۆسایان داوایەکەن وەڵامەکەش ڕوون و ئاشکرایە کە بە ئاشکرایڵێت ئێمە نایکی ئەمێ هەرچی مامۆسایانیشە پێداگریەکەنەوە لەسەرەوەی کە مافەکانیان ئەبێت دەستەبەر بکرێت ئەوانی کە بە تایبەتی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە پێویستە جێبەجێ بکات چونکە بەڕاستی ئەو مافانی کە داوا کرێت شتێکی ئەستەم نییە بۆ نمونە پلە بەرزکردنەوەیە کە پلە بەرزکردنەوەی مامۆسایانە هەمووی تەسیراتێکی ئابووری ناخاتە سەرەوەی کە بودجەی کوردستان نەتوانێت بەڵام لە کاتێکە تەمەشاکەی هەر هەفتەی ڕابردوو پلە بەرزکردنەوەی بۆ پێشمەرگە زیاد کردووەکە ئەمە ناحەقێکی زۆر ناحەقێکی گەورەیە بەرامبەر بە موچەخۆران ئەکرێ بە تایبەتی بە مامۆسایان کە وەک دژایەتیکردنێکی مامۆسایان لە بەرامبەرە پلە بەرزکردنەوەی پێشمەرگە زیاکات بەڕاستی ئەمانە هەمووی عینادیە تا ڕادێکی زۆریش با بڵین بە جۆرێکەوەیە کە
تەحەدای مامۆسایان دەکات کە هیچت بۆ ناکەم. ئەو ناڕەزاتی مامۆستان کە تا ئێستا بەردەوام بووە تقریبان هەفتانە خۆپیشاندان ئەنجام درراوە. چەندێک لە چین و توێژەکانی تر پشتیوانی مامۆستایان بوون و لەگەڵ ئەم ناڕەزاتی مامۆستایانە بەشدار بوون. هەڵبەتە ئەم خۆپیشاندانەی کە دوێنێ پێرەکرا ئەمە ناڵم، بەڵام هەفتەی ڕابردوو بە خۆشحاڵیەوە گەورەترین خۆپیشاندان بوو کە ئەتوانم بڵێم خۆپیشاندانی سەرجەم چین و توێژەکان بوو، هەتاکو نەک هەر موچەخۆران بە کاسبکارانی شەو کە هاتنە مەیدان. ئەمە شێوازێکی نوێ بوو لە خەباتی خەڵکی کوردستان کە ئەتوانم بڵێم نمونێکی زۆر دەگمەن و بەرجەستە بوو کە توانرا سەرنجی تەواوی خەڵکی کوردستان بێنە پشتی داخوازیەکانی مامۆستایان و موچەخۆران بەگشتی کە بتوانرێت سەرجەم چین و توێژەکان بەشدار بن. ئەوەی جێگەی دڵخۆشی بوو کە زۆرێک لە کەسوکاری خوێندکاران هەتاکو خوێندکارانی ئامادەی زانکۆکان کەسانێک کە لە هەڵەبجە بە شێوەیەک لە شێوەکان تەواوی دوکان و بازاڕەکانیان داخستە بوو و خەڵکی سلێمانی بەگشتی هاتبوونەوەی کە خۆپیشاندانەکان ئەتوانم بڵم زیاتر لە سەر و 15 بۆ 20,000 کەس بووە کە ئەمە لە مێژووی خەڵکی کوردستانە زۆر کەمیێنە بووە بە دەرەجەیە کە ئاوا بێنە پشتی کۆمەڵە داخوازی بەرحەقیکە. لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەم خۆپیشاندانانە زۆر زۆر مەدەنین، زۆر زۆر ئارامن. ئەوەیە کە بە جۆرێک خەڵکی کوردستان پێی ناوەتە قۆناغێکی ئەوەی کە جۆرێک بیر لە خۆڕێخستن بکاتەوە بەوەی کە بتوانێت هاودەنگ بن لەگەڵ یەکە، بتوانن سەرجەم ئەو چین و توێژانەی کە ئەزانن تەواوی بەرژەوەندەکانیان پێکەوەیە کە لە بەرەیەکان و بەرەی دەسەڵاتیش کە بەرێکی چەوسێنەرن کە بەردەوام خەڵکی کوردستان و توێژی موچەخۆران ئەسۆسێنەوە. ئەمەش لە بەرەیەکی ترە. بەڕاستی ئەوەی کە ئەو ناڕزایەتیانی لە 2 هەفتەی ڕابردووە بووە نمونێکی زۆر دەگمەنە و نمونێکی زۆر بەرجەستە بۆ کاتوانە بڵێن خەڵکی کوردستان دەتوانێت ومێدی لەسەر هەڵچنێ. بینیمانە لە ماوەی ڕابردوودا دەسەڵات بە چەندین شێوە هەوڵی داوە کە کۆتایی بە بایکۆتی خوێندن بهێنرێت لە ڕێی مەلا و حاکم و کەسانێکی ناودارەوە بوو بێت یاخۆت باز لەوە کراوە کە تەنانەت هەڕەشە کراوە یاخود لەوەی کە لە ڕێگاینەکانەوە باسەکرێکە هەفتەی ئایندە بۆ بایکۆتی خوێندن دەشکێنرێت و هەڵبەت خۆت باسەکرد کە ڕەنگە لە هەندێک ناوچە ئەمەش بوو بێت. بەڵام ئەگەر بپرسم ئەم هەوڵانی دەسەڵات چەندێک کاریگەری لەسەر ناڕەزاتی مامۆستان کردووە بەرەو کۆتایی بهێنێت؟ بڵێ دەسەڵات پەنای بۆ هەموو شێوازەکانی فشارهێنان هێناوە، هەتاکو لەوەی کە سۆزی خەڵک ڕاکێشێ بۆەوەی کە مناڵی هەژار لە قوتابخانەکانن پێویستە قوتابخانەکان بکرێتەوە، هەتاکوزەی کە کۆمەڵک لەم چاوەشەکاریانە بەکارهێنێت. لە ئاخرێن فشاریشە ئەو بوو کە حاکمێک بەنای حاکم ڕزگار و کۆمەڵێک مەلا لە پشتیەوە کە هاتوون لە مینبەر و لە مایکەکانی دەسەڵاتەوە داوە لە خەڵکی کوردستان و موچەخۆران بە تایبەتی و مامۆستا بە تایبەتی تر کە باس لەوەکە کاڵێ بچنەوە. هەڵبەتە ئەم حاکمە بەوەی کە پێبزانیان نەزانێت لەبەری دەسەڵاتەوە قساکە بە دەلیلەوەی کە ڕۆژێک دوای ئەوە خۆپیشاندان بوو کە نە ئەبواە بۆ شێوازە داوای لە مامۆستایان بکات. هەڵبەتە بۆ هەموو کەس ئاساییە کە پێشنیار بکات، پێشنیاری باش بکات بۆی کە خۆپیشاندانەکان ناڕزایەتیەکان بە چه ئاخرێکا بڕوا. بەڵام کەسێکی وەکو حاکم ڕزگار کە باز لەوە کات خەڵکی مامۆسایان و شەخۆران بگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن بەدەستی بەتاڵ و باس لەوە ناکات کە ئایا دەسەڵات چی کردووە بۆ ئەوی کە ئەم ناڕزایەتیانە کۆتایی پێبێنە، ئایا دەسەڵات ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانێتی پێویستە چی بکات. ئەمە بە هەر کەسێکەڵی کە ئەمە
هەر نێتێکی هەبێت هەر شێوازێکی هەبێت ئەمە چۆتە خانی دەسەڵاتەوە چۆتە بەرەی دژی خەڵکی کوردستان یعنی بەڕاستی کەسێک پێم وان نییە حاکمەیەکیش کەونە کاڵفام بێت نەزانێت کە ئەمە چۆنی داوا لە خەڵکەکات لایەنی کەم کە لە پێشتریشە ئەگەر ئەو داواشی نەکرد بێتەوە ما وایە چەند جارێک لە نێو خۆپشاندانەکانە ببینرایە یاخۆت بە جۆرێک لەوەی کە پەیوەندی بە مامۆسایان و بکردایەکە قسەی لەبارێکەدا کە جۆرێک لەم پێشنیاری هەیە ئایا پێتان چۆنە ئایا تا چ ڕادەیەک لەگەڵیان هیچ ئێمانە نەکردو لە کاتێکا کە لە مایکەکانی دەسەڵاتەوە دەرەکەوێت و باس لە کۆتایی هێنان و چوونە ماڵەوەی مامۆسایانەکە بەبێ هیچ دەستکەوتێک حاکم ڕزگار بە دەرلەوەی کە زۆر بێمستەوایانە زۆر بێ ئەتەکێت وەڵامی با بڵین بەیاننامەیەکی حزبی کۆمونیستی کرێکاری یا بۆ کە لەوەی کە باس لەوە کات کە حزبی کۆمونیست وەکو حزبێکی پێشڕەو لە پێشەوەی ناڕەزایەتەکانە هەمیشە دەول و کاریگەری خۆی هەبوو بەڵام ئەبینین حاکم ڕزگار زۆر بەمە قاڵس ببوو دابەزیوەتە ئاسێکی زۆر نزم کە ئینسان هەر شەرمەکە لەوەی کە باس لەم جۆرە قسانە بکات کە پێم وایە کەسێکی بازاڕیش ئەو قسانێت ناکات لە کاتێکا کە ئەمە وەڵامانەوە بۆ بەیاننامەکەی حزبی کۆمونیستکە باز لە جاسووسی و تەشیرێکی زۆری ناکا کە هیچ پێویست ناکەم دەرا دووبارەی کەمەوە بەڵام بڵامەگەر لەسەر ئەوە تاکید کەمەوە کە ئەمانە چی کاریگەریەکی لەسەر ناڕەزایەتی مامۆستایان داناوە ئەم هەوڵانی دەسەڵات ئەم هەوڵانی دەسەڵات کاریگەریەکەی ئەوەیە کە زیاتر مامۆسایان سوورترەکە لەسەرەوەی کە بایکۆت بەردەوام بێت و خۆپشاندانەکان زیاتر بەرفراوان بێ و بەردەوامی هەبێت کامە جۆرێک لەوەی کە بێباکی دەسەڵات دەرەخات بەڕاستی کە تاکو ئەم دقەیە هیچی خۆپشاندان و ناڕزایەتیەکە بە تایبەتی لە بواری پەروەردایە کە تۆ ئەمنە بێخەم بن ئەمنە خەمسار بن لەوەی کە سەدان هەزار خوێندکار بێبەشن هەتاکۆم دقەیە تەنانەت لەوەی کە بە وشەیەکی نەخوێنراوە لە قوتابخانەکانە ئەوگە بێ دەربەست من ئەومە بێ بوومالات بن لەوەی کە سەدان هەزار خوێندکار خوێندنی ئەم ساڵی بفەوتێت لە کاتێکا کە ئەکرا زۆر باشیش ئەکراکە ئەگەر بێت و ئەو 5-6 خاڵی کە دانراوەکو داخوازی لایەنی کەم 2 خاڵ 3 خاڵی جێبەجێ کرایە بۆی کە مامۆستا قەنەعەت پێ بکەن و بگەڕێتەوە ناو هەوڵەکانی خوێندن چونکە منم پێم وایە مامۆستایان زۆر دڵسۆزانەتر لە پیشەکانیانن وەک لەوەی کە بەرپرسانی کە ئەوانی کە لەسەرن و بەرپرسی پەروەردەن ئەوانەیە کە حیزب دایناون و چەند ساڵێک لە پەروەردا بێت و 2000 ئەچێتە سلکێکی ترەوە بەڵام ئەوەی کارمێنێتەوە مامۆسایانن ئەوانن کە خەمخۆری یەکەن و ئەخیری خوێندکارانی کوردستانن ئەوانە ئەمێننەوە ئەوانە ئەتوانن کە پێشکەوتن و پەروەردەیەکی تەندروست بن بە مناڵانی کوردستان نەکەوەی کە لە ساڵاتدارانی با بڵێن پەروەردە ئەمە زۆرێک لە زۆر من پێم وایە جۆرێکیشە لە تاکتیکێک بۆ ئەوانی کە هەرچی مناڵانی کە ئیمکانێتێکیان هەیە قوتابخانە سەرەتایی و قوتابخانە ئاساییەکان بەجێ بێڵن و ڕووکەنە قوتابخانە ئەهلیەکان کە تاکۆم دقەیە یەک ڕۆژیان نەفەوتاوە و توانیان بۆ خوان بە زەبری پارە بەردەوامی بە خوێندن بن بۆیە ئەم ئاڕاستەیە بگرن ڕوو لە مەکتەبە ئەهلیەکان کەن کە هەمووی بەرپرسەکان خۆیانن و هاوکاتیش بیانوێت کەرتی گشتی تاو ئەوەیکی کاولی کەن و ئەوەیکە پەروەردە بەڕاستی بێ موبالاتی خۆیانوان دەکردووە کە پەروەردە زۆر کاولکاری تیا بکەن لێرە بەدواوە چی مامۆستایان تاکەی بەردەوام دەبن لە دەربڕینی ناڕەزایەتی وان چی کارێکی تر چی هەنگاوێکی تر لە دەستور کاردایە ئەڵبەتە باسێ لەوە کرد کە خۆپشاندانەکان بەردەوامی هەیە هەر ئەمڕۆ لە دەبەری شارە سووری کە خۆپشاندانێکی بەرفراوان ئەنجام درا
لە بەرامبەر بەوەی کە دوێنێ و پێرێ کۆمەڵێکی زۆریان لە مامۆستایان گرتبوو هەرچیەوەی دەسەڵاتی یەکێتی یەکە باڵا دەستە لە منتیقەیە فشارەکانی زۆرتر کردوێتەوە لە بەرامبەر بە کۆمەڵە ئیمتیازات کە لە پارتی وەرگرتووە بەوەی کە وەکو باسەکرێ هەڵباتە من ئەوەی کە لە ڕاگەنەکانەوە باسەکرێت کە لە بەرامبەر بە کامێرەی پارەی کامێرەکانی کە تازە کەوتونەتە کار لە بەرامبەر بە مەفشارەکان لەسەر مامۆستایان زیاتر بکرێت وە کۆتایی بە بایکۆت بێنێت و فشارەکان زیاتر بکات ئەمانە چوارچێوەیەکن بەڕاستی هیچ خزمەت بە پرۆسی پەروەردە و بە توێژی مامۆستایان ناکات هیچ خزمەت بە خەڵکوی کوردستان و مناڵانی هەژار و مناڵانی کەم دەست ناکات بەڵکو ئەوەی کە زیاتر ڕقۆکینی مامۆستایان زیاتەکات و بە جۆرێک لە جۆرەکان تاو پرۆسی پەروەردەی فەشەل پێێنا و تووشی شەلەرێکی گەورەی کردووە کە ئێمە ساڵانی ڕابردوو ئەلم کاتەیە وەرزی دووەممان بە چەند هەفتەیەک وەرزی دووەممان دەستی پێکردبوو لە کاتێکە کابینی ئێستا تەنانەت یەک وشە نەخێنەوە لە هەنێ قوتابخانە ئەمە بۆ خۆی کارەساتە بەڕاستی لە هەج وڵاتێکی دنیا ئەمە بکرایە ئەو حکومەتە سەر لەبەری ئەڕووخاوکە حکومەت بەڕاستی نە ئەمە بەڵام لە کاتێکا بینی هیچ هینێک نییە لێرە هیچ با بڵێن ئومێدێک نییە بۆ ئەوی کە جواب بەم داخوازانش بدرێتەوە کە بەداخەوە واقعەکە زۆر زۆر تاڵە و زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر دەرونی مناڵان لەسەر دەرونی دایکان و باوکان و بە تایبەتیش مامۆستایان چونکە مامۆستایان یەکەم بەرکەوتەیان لەگەڵ خوێندکاران و مناڵانە ئەو مامۆستایانی کە ئێستا ڕۆشتونێتەوە بە دەرونێکی زۆر نەئارامەوە دەرسەڵێنەوە ئەو مامۆستایانی کە لەسەر شەقامن و بایکۆتیان کردووە بە هەمان شێوەوانیش بە دەرونێکی زۆر نەئارامەوەیە ئەمە بەدەر لەوەی کە موچەی ئەم مانگە زیاتر لە 48 ڕۆژ تێپەڕیوە ئەنجا دەستی پێ کردووە ئەمانە هەمووی بە خۆی کارەساتێکن کە قەیران لەسەر قەیران وە بەڕاستی بەردەوام کێشەکان قوڵ ئەبێتەوە لە کوردستانە ومێت بەوەی کە چارەنووسی مەسەلەی موچەخۆران بەرەو ئاڕاستێکی باشتر بڕە بەڵام بەداخەوە لە 2024 تەمەشاکەیت زۆر خراپتر بوو و بگرەوەی کە ئێستای بینین ومێتێکی باشی لێ ناکرێت دوایین پرسیار بە تایبەت ئەم هەواڵی بینەر دایناو بڵاویکەنەوە کە پێشتری ژەمە لە تۆڕە کۆمەڵاتەکان میراوەڵێ کە پەیامی ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی گێنراوەتە پەرلەمانی بەریتانیا بەدەر لەمەش لە ئاستی نێونەتەوەیە بینیمان هەم لە بەریتانیا لە سویسرا لە کەنەدا تەنانەت لە فەڵەستینیشەوە نامی پشتیوانی بۆ ناڕزاتی مامۆستایان و پشتگیری لە مامۆستایان کراوە کە هەڵبەت نوێنەرایەتی بڵاوکراوی دەنگی کرێکار لە پشتی ئەم کەمپینەوە بووە ئەم پاڵپشتیە نێونەتەوەیە چەندێک تاقە و ئێنەرجی داوە بە ناڕزاتی مامۆستایان و بە چی جۆرێک پێشوازی لێکراوە هەڵبەتە من لێرەوە باسی ئەوکەم کە جێگەی دەستخۆشیە دەنگی کرێکار ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبووە لەوەی کە دەنگی مامۆستایان و ناڕزاتیەکانی گەیانوێتە زۆر بە زۆری ناوەندەکانی ئەوروپا و ئەمریکا وەک خۆشت ئاماژەت پیامە لە بەریتانیا لە سویسرا و کەنەدا و هەتا ئەڵمانیا ئەمانە و زۆرێک لەو ناڕزایەتی نامەی ناڕزایەتیانەی کە پشتگیری بۆ مامۆستایان لە ناو ئاپۆرای خۆپیشاندانەکانە خوێنراوەتەوە ئەمە بەڕاستی تەواو دەسەڵاتی هەراسان کردووە بەقەت خۆپیشاندانەکان هەراسانی کردوون و هەتا کۆی کە جۆرێک لە هاوڕێیانی ئێمەیان باگەشت کردبوو بۆ ئاسایش و باسییان لەوە کردبوو کە بۆچی ئەم هێنانە ئەکەن و دەنگی تاڵی مامۆستایان داگەیانەوە ئەمەکی لە پشتەوە چەندین پرسیار و سینیجینیان لێ کردووە کە ئەمە بەڕاستی ئاسایشی هەراسان کردووە نەگەوەی کە ئەتوانم بڵێم بەقەدەر خۆپیشاندانەکان ڕۆڵی کاریگەری هەبووە وەکو خۆشت ئاماژەت پێ پێشەوەی بێمەستێتەوە
ئەو هەواڵم کەنەوە کە لە بەریتانیا جامان شێوە نامەیەکی ناڕەزایەتی بەمسان و ئازادیەکان لە کوردستان نەگەێنراوەتە ناوەندەکانی ئەمە بەریتانیا. بەڕاستیمان هەموو جێگەی دڵخۆشیە، پشتیوانێکی زۆر گەورەیە و ڕۆڵ و کاریگەری و وزەیەکی باشتر ئایا بە خۆپیشاندانەکان و زیاتر کاریگەریە بن و هەوڵ ئەدرێت کە بەردەوامی هەبێت. ئەمە بۆ خۆی کاریگەری تایبەتی هەیە لەسەر خۆپیشاندانەکان و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. وەکو باسیشم کرد لە زۆربەی خۆپیشاندانەکانە ئەو نامە ڕسمیانە خوێنراوەتەوە و زۆریشی لێ بڵاوکراوەتەوە. مامۆستا کامەران لەتیف، زۆر سپاس کە ئەم جارەش لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ مادووبوونتان. زۆر سپاس. ئازیزان، وچانێکی بچووک ئەدەین و سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان و دەسەڵات و لێکەوتەکانی بەرنامەیەکی ترمان دەبێت. لاگەڵمان بمێنەوە. مەڵی بینەرانی عزیز، هەرۆک لە سەرەتادا ئاماژەم پێدا کە بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ناڕەزایەتی مامۆستایان و ئەو دەرئەنجامانی کە لێکەوتوتەوە. تەوەری دووەممان کە تایبەتە بەوەی کە دەسەڵات چی کردووەوە، چی لێکدانەوە و چی لێکەوتەیەک لە ناڕەزایەتی مامۆستایاندا بەرئەنجام گەیشتووە. چاوپێکەوتنێک لەگەڵ ئیبراهیم حسیندا ئەنجام ئەدەین. ئیبراهیم حسین، ئێوارە باش و سپاس کە لەگەڵمانیت. زۆر سپاس، ئێوارەی ئێوەش باش، سپاسانەکەم ساوڕست بۆ وجودان و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشم. ئەگەر سەرەتا کۆکراوەیەکی بچووک بتێین کە ماوەی 5 مانگە مامۆستایان ناڕەزایەتی دەردەبڕن، بایکۆتی خوێندنیان کردووە، بەڵام دەسەڵاتداران وەڵامی خواستەکانیان ناداتەوە، وەک ئێستا لەگەڵ مامۆستا کامەرانە بیستمان کە بەردەوام هەوڵ دەدات بایکۆت بە مامۆستایان بشکێنێت و کۆتایی بە ناڕەزایەتیەکانیان بهێنێت. بەڵام لەلایەکی ترەوە دەبینین کە خوێندنی تایبەت، ئەوەی کە پێوتری قوتابخانە ئەهلیەکان، کە زۆرێک لە ئەوانەی کە پێیان فرێت چینە دەوڵەمەندەکان دەتوانن منداڵەکانیان بنێرن بۆ قوتابخانە ئەهلیەکان و لەوێ خوێندن ئیدامەی هەبوو کە بەشێکی زۆریش لە دەسەڵات و ئەوانەی لە دەسەڵاتەوە نزیکن. ئەم کۆکراوەی ڕووداوانە چیمان پێ ئەڵێت لە ئێستای ئەمڕۆی کۆمەڵی کوردستاندا؟ ئەوەی کە دیارە ئەوەیە کە حکوومەتی کوردستان ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان چین کرێکار، چینە هەژارەکان، فەرمانبەران، کرێکاران، مامۆستایان لە وەزعدایە کە ئەیبینیت ژیان و گوزەرانی فەرمانبەران دەبینی کە چۆنە مامۆستایان وا کار دەکەن، کۆمەلگا دەچەرخێن و ئەوەندەی کە تا ئێستا هاتووە و ئەوەندەی کە تا ئێستا ماوە و بەرقەرارە هەمووی بە هەوڵ و هیمەتی چینی کرێکار و خەڵکی کارکرد و کرێکار و مامۆستا و فەرمانبەر و ئەوانە بە پێوەستاوە هیچ بەمانای دەتوانین بڵێن کە دەسەڵاتی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە تەنیا ئەوە بووە زیادەیەک بووە، کێشە و گیر و گرفت بووە، عرقلە بووە، مشکلی کێشەی بۆ خەڵکە دروست کردووە، کێشەی بۆ ژیانی نۆرماڵی خەڵک دروست کردووە. هیچ ئەرک و مەسئولیەتێکی ئەوتۆی لەسەرشان نەبووە، واتە دەسەڵاتێکە کە خۆی بیلا تەکلیف کردووە، واتە هەموو ئەرکی مەسئولیەت نیشاندانێکی لە بەرامبەر ژیانی خەڵک، لە بەرامبەر گوزەرانی خەڵک، لە بەرامبەر ڕێخستنی کار و ژیانێکی ئاسایی، کارەبا، ئاو، هەموو ئەو شتانە لە سەرشانی خۆی لا بردووە. ئەوەی کە بە پێوە ڕاوەستاوە بەرەنجامی ماندووبوونی خەڵکە، کار و هەڵسوکەوت و زەحمەتی ئەو خەڵکەیە، زەحمەتی کرێکارانە، زەحمەتی مامۆستایانە، زەحمەتی فەرمانبەرانە، زەحمەتی دکتۆر و پەرستار و ئەمانە و کۆمەلگایان ڕاگرتووە. ئەوانەی کە چینی دەسەڵاتدار لە ڕاستیدا چینی حاکمی ئەمڕۆی کوردستان کە لە دوو حیزبی گەورەیان نوێنەراتی کێیەتی و پارتی تەنیا خەریکن کە توانا و تااقەتی ئەو کۆمەلگایە بە هەدەر دەدەن، تەنیا خەریکن کە بازاری کار و سەرمایەکانیان
دەچارخێنن کوردستان بەمانای گۆڕیوە بە حەوزەیەکی ئازاد بۆ کاری سەرمایە و کۆمپانیا گەورە و بچووکەکانیان و ئەو هەموو حەشدەی کە بەدەستیان زیندان و ئاسایش و مەلا و مزگەوت و حاکم هەموو ئەوانە خەریکن بەرگری لە ڕاگرتن و هێشتنەوەی ئەم دەسەڵاتە بێکەڵکە کردواتە ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە لە ڕاستیە چەشمەکێشێکی چینایەتیە پێکدادانێکی چینایەتیە ملانەیەکی چینایەتیە داوایەکی کۆمەڵایەتیە لە بینی ئەم دوو بەشەی کۆمەلگایە چین دەسەڵاتداری ئەمڕۆ دەسەڵاتە سیاسیەکەی ئەحزابە سیاسیەکانی هەمویان خەریکن کە ئەم هەرچی لە دەستیان دێ بۆ ڕاگرتنی ئەم دەور و دوکانە بێکەڵکە کە توانای وەڵامدانەوەی بە ژیانی خەڵک نییە بە سادەترین پێداویستیەکانی ژیانی خەڵک توانای ڕێکخستنی ئابوورێکی دروست و خوێندن و پەروەردەیەکی دروستی نیە توانای تەنانەت ڕێکخستنی کارەبا و سیستەمێکی کارەبا و ئاوەڕۆی دروستی نییە تووشی ئەم بەرکەوتن تووشی بەرکەوتنی نەڕەتی و زۆر لە چارنە هاتووە لەگەڵ سەرەتاییترین پێداویستیەکانیان بۆی کە بەشەر بتوانێت لەوێ تەنانەت لە کاری خۆی دڵنیا بێت لە ئایندەی خۆی دڵنیا بێت لە مەعاشی خۆی دڵنیا بێت لەو شانەی خۆی دڵنیا بێت مەرجێکی گەورەی ڕاڕایی و دڵەڕاوچەی کۆمەڵایەتی و نائارامی و نائەمنیەتی کۆمەڵایەتی گەورەیان سەرجاری خەڵکە فەرز کردووە و ئەوەی کە داوا لە خەڵکەکە مانگرتن بشکێنن یان ئەوەی کە هەوڵ دەدەن کە مانگرتن بشکێنن بایکۆت بشکێنن هەوڵەکی ئاساییە دەسەڵات ناچارە حاکمیەتە چینایەتیە ئەم دەستی چینە دەسەڵات دارە مستەخۆرە بێکەڵکەتەوە زە کار نەکەرە ناچارە تا ئاخیر لە دژی خواسی ئەو خەڵکە لە دژی خواسی مامۆستا فەرمانبەر کرێکار ئینسانی زەحمەتکێش بۆ ژیانێکی شەرافەتمەندانە بجەنجێ بەداخەوە ئێستا ئەوان دەسەڵاتیان بەدەستەوەیە زیندان و قەهر و دەوڵەت و حکوومەت و شتانیان بەدەستەوەیە لەوانە خەڵک ئەو وەردەگرن بۆەوەی ئەو خەڵکە بە چۆک دابێتن بۆ ئەوەی توانای ئەو خەڵکە ئیمکاناتی ئەو خەڵکە بۆ ڕێخستنی ژیانێکی دروستتر ئینسانیتر بە چۆک دابێت تا بتوانن بازاڕی کار و سەرمایەکانیان تا ئەوەندەی کە لە ئیمکاندا هەیە بۆ جۆرێکی خۆیان دانیێت بیچەرخێن بەڵام وەکو دەبینین خەڵکی کوردستان کرێکاری زەحمەتکێشی کوردستان چین کرێکاری کوردستان تەسلیم بەوەی نابێت زوتنەوەی نەخێر بە سەڵاتە زوتوشی زۆر گەورەیە یەکێک لە دەرکەوتەکان و شوێوەکانی دەرکەوتنی بایکۆتە بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کە زوتنەوەی ناڕەزایەتی چینی کرێکار و جەماوەری زەحمەتکێش و مەحروم بۆ ژیانێکی باشتر بۆ ژیانێکی شەرافەتمەندانەتر تەنانەت خەریکە هەلومەرجی پێشوو تێدەپەڕێنێ منجی پێشوو تێدەپەڕێنێ و سەرنجام وا پێدەچێ لەم گیر و گازەیە لەم تێکدادانەیە چێشمەکێ بچێتە سەر چارەنووسی کۆمەلگا تۆ ئەگەر ناتوانانی کۆمەلگا ڕابگریت کارنەکە تۆ ئەگەر ناتوانانی سوەڵام بە سەرەتایترین داخوازی و پێداویستەکانی ژیانێکی سادەی بەشەر بدەیە لە کوردستانی ئەمڕۆیە کاری تۆ چییە ئێشی تۆ چییە خەڵکی تۆ چییە معنای بوونی تۆ چییە پێویستی و فەلسفەی بوونی تۆ چییە مەڵا ئەمێ ئەوەی کە ئاماژت پێدا کۆمەڵێ مەلا حاکم و کەسانی تری ناوداری ئەو کۆمەلگایە بانگەوازی مامۆستانەکەن بایکۆت بشکێنن ئەوان باز لەوە دەکەن کە پەرۆشی خەمی منداڵانی هەژارەکانن چونکە منداڵانی دەوڵەمەند ئەوان دەچنە قوتابخانە و لە ئەهلیەکانە قوتابخانە ئەهلیەکانە خوێندن نەوەستاوە بەڵکو ئەمە لە لای هین وەستاوە قوتابخانە حکوومیەکان لە پێناوی واتە منداڵانی هەژاردایە کە بانگەواز دەکەن بایکۆت بشکێن و بە شێوەی تر ناڕەزایەتیەکانیان بەردەوام بدەن وەڵامی ئێوە بۆ ئەم بانگەوازە چییە؟ ئەوانەی کە داخوازی ئەوە لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و مامۆستا و فەرمانبەر دەکەن کە بایکۆت ناڕەزایەتی واز لێ بێنن بچنەوە ماڵەکانی خۆیان یەک پیشانەداویشەوەیە کە ئەوان لە چۆ قساکەن لە بەرژۆندی کار چینی کۆمەڵایەتی قساکەن لە بەرژۆندی چ بەشێکی ئەو کۆمەلگای قساکەن
قسەکە دڵسۆزیە بۆ خەڵکی کرێکار و زەحمەت چێژ ئەبێ ئەو پرسیارە لە دەسەڵاتداران بکەن کە لا حاکمیەتی ئەبڕۆی کوردستان بکەن لەوانە کە سەربەت و سامانی کۆمەلگایان بەدەستەوەیە ئیمکاناتی کۆمەلگایان بەدەستەوەیە پرسیار لەوان بکەن ئێوە چکارە ئێوە بۆچی جواب بە وڵات و خواستێ خەڵکە نادەن بۆچی خەڵکێک کە کار دەکات خەڵکێک کە بە ماندووبوونی خۆی بە زەحمەتی خۆی هەڵدەستێ تێدەکۆشێ کار دەکات مەکتەب و خەستەخانە بەڕێوە لە باوەڕای دەگرێت ئێوە بۆچی وەڵامی خواستی ئەوان نادەنەوە بەمانایەک ئەوانەی کە لەو ئەم بەهانەیە دەگرن بێگومان سەریان لە کاسەی بیانەوێ یان نانوێت هەر نیەتێکەوە بیکەن سەریان لە کاسی دەسەڵاتدایە ئەوە مامۆستا بە ئیرادەی خۆی بە خواستی خۆی یان هەر کەسێکی تری ناڕازی کۆمەلگای کوردستان بە ئیرادەی خۆی حەز ناکە ژیانی خراپ بێ حەز ناکە داماو بێ حەز ناکە تووشی دەردیسەری و ناچار بە شۆڕکردن بێ لەسەر مانی خاو و خێزانی خۆی لەسەر حەقی کارەکەی خۆی چه حەزەکە بەسەر تەنیا بۆ ئەوەی کە حەقی کارەکەی وەربگرێت بڕواتە سەر جادە و دەنجی خۆی هەڵبگرێت ئایا ڕێگای تر لەبەردەم خەکەدا هەیە بتوانێت لە ڕێگایەوە دیفاع لە خۆی بکات ئەگەر ئەوانە بەڕاستی سادقن لە دۆستایەتیان بۆ خەڵکی کرێکار و زەحمەت چێژ بۆ مناڵی فەقیر و نەدار و مناڵی خانەوە لە کرێکاریەکانی کۆمەلگای کوردستان باو پرسیارە ئاراستەی دەسەڵات کرد بە ئاراستەی چینی دەسەڵاتدارێکی کە من پێم وایە خۆیان ئەم خەڵکانە بەشێکن لە هەمان ئەو پێکهاتە دەسەڵاتدارەی ئەمڕۆ چینی حاکمی ئەمڕۆ بیانەوەیان نایانێت لەبارە سیاسیەکەی لەبارە اجتماعیەکەیەوە حتا لەبارە ئەخلاقیەکەیەوە شتانی کە باید بەکاری بێنن محکومکردنی مامۆستایەکە کە ئەڵە کاکە ئێوە پەروەردەتان وێڵ کردووە کاکە ئێوە مامۆستاتان وێڵ کردووە کاکە ئێوە ژیانی خەڵکتان وێڵ کردووە سەرباری ئەوە 15 ساڵێک ئەم مامۆستایە ئەم فەرمانبەرە ئەم کرێکارە ئەم ئینسانە زەحمەت کێشەکەی و کێڵێتم و زەحمەت دەکێشن مەگەر ئەو کۆمەلگای چێ ڕایگرتووە مەگەر خەستەخانە و قوتابخانە و کارگا و هەموو ئەو سەکتەرانەی کە ژیانی کۆمەڵایەتی کوردستانی ئەمڕۆی بە پێوە ڕاگرتووە چێ ڕایگرتووە بەهیمەتی چییە بەهیمەتی کاری چێ ڕاژیراوە مەگەر ئەم ئەماننی ئەم کۆمەلگایان چەرخاندووە ئەم کۆمەلگایان گەیاندۆتە ئێرە ئەو حەدە لە مەدەنیەت هەیەتی بەهیمەتی ئەم کەسانە بە پێوە ڕاوەستاوە بەهیمەتی ئەم بەشە لە کۆمەلگای کوردستانە ڕاوەستاوە کەر ئێستا کار دەکات زەحمەت دەکێشێ مناڵ پەروەردە ئەکات چارەسەری نەخۆش دەکات جادە و بار پاک دەکاتەوە ڕێکی دەخات هەموو ئەمان ڕێیان گرتووە چێ لەو ناوەدا زیادەیە چێ لەو ناوەدا مفتەخۆرە چێ لەو نێوەدا بووە بەبار چێ لەو نێوەدا وای کردووە کە پرۆسی پەروەردە و خوێندنی ئەو وڵاتە بەم شێوەیە و بەم چارەنووسە دەرناکە بچێت معلومە چێت معلومە ئەوانن کە دەسەڵاتێکی میلیشیایی هۆڕیان سەپاندۆ بەسەر ئەو خەڵکەدا کە ئەشتەنیا پاراستنی بەرژەوەندی ئەو حمایەتیەیە کە باعثە دەرزیەک استفادەی بۆ خەڵکی بۆ خەڵکەندیە تەنانەت خۆی بۆ بەڕێگەیەکی گەورە لە بەردەم گەشەکردنی زیاتری مەدەنیەت گەشەکردنی زیاتری هەلومەرجێک هاتنەکەشی هەلومەرجێکی ئینسانیتر کە تێیدا بتوانێت و گەنجەی کە دوو ڕۆژی تر تاقانە تاو دەکات ومێدی بۆ هەبێت کە بتوانێت خەلاقیەت و توانای خۆی لەو کۆمەلگاتە بخاتە کار وای هاتوو ئەم هەلومەرجە وای هاتوو ئەم دەسەڵات ئەوەندە بێکەڵک بووە ئەوەندە بێخاسیەت بووە کە بەشێکە مثلا 15 ساڵ دەخوێنێت سەرنجام بەشێکی دیاریکراو تاو دەکات بەشێکی دیاریکراو تاو دەکات هەر بەشێک بێت ناچارە بی لەو کاتۆ چارەنووسی بکوێنە ئایا ناچار دەبێت کە لە دەریا بدات و 1001 ریسک و مجازفە قبول کات بۆ ئەو شوێنە سەری خۆی هەڵبگرێ بڕوان شوێنێکی تر شانسی خۆی تاقیب کاتەوە تاخوا دەتوانێت ژیانێکی کەمێک ئارامتری بێت کەمێک ئینسانی تری دەبێت یاننا بۆ سەرنجام ئێستا ئەیبینین خەڵکی کوردستان
هێناچێەوە خەڵکی کوردستان چینی کرێکاری کوردستان داوایان هەیە لەسەر ئەمە کە پێناچێتتر ئەمە قبولکرد لەم دەسەڵاتە لە مستەخۆرانی ئەو دەسەڵاتە لەوانەیە کە پاساوی هەلومەرجە بەهر بەهانەیە دەکەن قبول کرد کە ئێتر ئەم هەلومەرجە بکرێت چیتر لەوە زیاتر قابل قبول ئەم سوتنەوە گەورەی سوتنەوەی نایە بم هەلومەرجە ئێمە ئەو هەلومەرجەمان قبول نییە ئەم دێمافیە قبول نییە ئەم جۆرە هەڵسو کەوتەی کە ئەم چینی دەسەڵاتدار و فەرمانڕەوای ئەمڕۆ بەرامبەر بە چینی کرێکار ئینسانی کارکردبوو ئینسانی زەحمەت چێشی و کۆمەلگایە دیکە قابلی قبول نییە ئەم داوایەکی چینایەتی و کۆمەڵایەتی زۆر جددیە ئەوەی کە ئێستا لە سەرجاد و شەقامەکانی شار و شارۆچکەکانی کوردستان دەیبینین تەنیا گۆشەیەکە لەم بەخۆدا هاتنەوە لەم وشیاربوونەوە و بێداربوونەوە سەرەتایی کە خەریکە چینی کرێکار و چینە زەحمەت چێش و بێبەشەکانی کۆمەلگای کوردستان پێی دەگەن کە بە کورتەکەی دەکرێت بڵێ مەزموونی ئەوەیە کە ئەم داوایە دەبێ یەکلا بێتەوە کێشمکێشی ئەم بەرەیە ئەم دوو جەمسەرە کۆمەڵایەتیە کە لە سەرێکیەوە چینی کرێکار و چینە بێبەشەکانی کۆمەلگا و لە سەرێکیشیان چینی دەسەڵاتدار و چینی بۆرژوا و سەرمایه‌داری ئەمڕۆ و دەسەڵات و حیزبەکان و حاکمیەت و دادگا و قانونیەکانێتی ئەبێ یەکلا بێتەوە ئەم پرۆسەیە بە ئەم ئاعترازە ئیجتیماعی کە ئەمڕۆ بەڕێکەوتووە ئەم نایە گەورەی کە ئەمڕۆ لە کوردستان بەڕێکەوتووە سەرنجام داوایەکە لەسەر چارەنووسی ئەو کۆمەلگایە لەسەر نانی لەسەر ژیانی لەسەر ئازادیەکەی بەکوێ دەدات ئەمە بابەتێکە بەڵام هەموو نیشانەکان پیشانی ئەدەن کە ئەو دەسەڵاتە یان ئەو حاکمیەتە چینایەتیە بەو ئاسانیە حاضر نییە تەسلیم بە بەم خواستەوە بەم چاوەڕوانی خەڵکی کرێکار و زەحمەت چێش بێ بۆ دەربازبوون لەم ڕزانەتە لە ڕاستیە ئەوەی کە ئێستا هەیە بەڵێ ئەوەی کە لە ڕێی حاکم و مەلاکانەوە هەڵدراوە بایکۆت بشکێدرێ پێم خۆشە سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشە و خۆشم لەو بارەوە پرسیارێکتر بکەم باز لەوە دەکە کە ئەو حاکمە کە دڵی بۆ منداڵانی هەژار دڵی بۆ منداڵانی هەژار دەسووتێت بەڵام خۆ منداڵانە بێنان ئەی بۆ سەرما ئەی بۆ دا و دەرمان بۆچی لەو کاتانەدا دڵی ناسووتێت و قسەیەکی نییە ئەم جەدەلە زۆر دەنگی دایەوە لە کۆمەڵگەی کوردستاندا قسەی حاکم و مەلاکان و ئەوەی کە وەڵام درانەوە ئەو لە بەرامبەردا وەڵامی دایەوە ئەوە تا باز لەو دەکرێت کە بچێتە دادگا و سکاڵا لە بەرامبەر ئەو سوکایەتی و تۆمەتانی کە ئەنجامی درراوە بەرامبەر حیزب کۆنسی کرێکاری بڕوات ئەم قسانە بۆچی هێندە لێکەوتی بەدواوە بوو هێندە دەنگدانەوەی بووە هێندە ڕەتفعلی بەدوای خۆی داهێنا ئاساییە لەبەرەوەی من باسم کرد ئەم چشمە کێشا ئەم قسانە و ئەم ئیدعایانە و ئەم جۆرە دڵسۆزیە ڕیاکارانەیە بۆ خۆی گزارش لە وجدان و ئەخلاقی چینی دەسەڵاتداری ئەمڕۆی کوردستان دەکات ئیدعانی کە مەلاکان دەیکەن مەسەل لە مزگەوتەکانەوە حاکم ڕزگار و کەسانی لەو جۆرە دەیکەن ئەگەر شتێک پیشان بدات تەنیا پیشاندەری وجدان و ئەخلاقی چینی دەسەڵاتدارە ئەخلاق ئەمانە پیشان بدات ئەو پیشان دەکات ئەوانە چەندە بێباکن بەرامبەر بە ژیانی واقعی ئەو خەڵکە بەرامبەر بە گوزەرانی ئەو خەڵکە بەرامبەر بە چارەنووسی ئەو خەڵکە حتا بەرامبەر بە چارەنووسی ئەو منداڵە هەژارانی کە ئەوان بە شێوەی ڕیاکارانە گوایە فرمێسکی بۆ دەڕێسن مەگەر ئەو مناڵان مناڵی چێن کە ئەوان فرمێسکی بۆ دەڕێسن مناڵی هەرو خێزانانە نین کە باوکەکانیان دایکەکانیان سلکی پەروەردە هەر سلکێکی تر بەڕێوە دەبەن و ناکۆکی کارەکانیان حەقی کارەکانیان لەلایەن ئەم چینی دەسەڵات ئەم چینە دەسەڵاتدارە بێکەڵک و مفتەخۆرەوە زەوت کراوە مەگەر هەتا ئەوەی کە وەریشانەگەر مەسەلەن ئەو حەقی کە وەریشانەگەر مەسەلەن حتا گەر مەسەلەی پێنج مانگ
حەقی کارەکانیان کە دەستی بەسەردا گیراوە بخەینە لاوە ئەو حەقەی کە ئەم بەشە لە خەڵکی کرێکار و زەحمەت چێش لە مامۆستا و فەرمانبەر بەڕاستی حەقی کارەکانیانە بەشێکی بەسیط جزئێکی بەسیط بەشێکی هەرە بەسیط کەسێکی زۆر بەسیطە لە نەتیجەی کار و دەستەنجی چینی کرێکار و خودی ئەو جەماوەرە خۆی بەشی هەرە زۆری سەرۆتی ئەو کۆمەڵگایە داهاتی ئەو کۆمەڵگایە و بلۆکە کرێ سەختە ئەکرێت وەکو سەرمایە دەچێتە خەزیێنەی مەسئولینی چینی دەسەڵاتدا ئەحزاب و سەرانی ئەحزاب و کەسایەتی و سەرمایەدار و بازرگان و کەسانەی کە بە 1001 سەرەوە بە خۆیانەوە گەورەترین بەشەکانی ئەو کۆمەڵگایە بازرگانیەکانی ئەو کۆمەڵگایە لە ئیتیساڵات و هانانی دەوا و دەرمان هەتانەوە مەگەر چه کۆنتڕۆڵی کردووە مەگەر چه دەستی بەسەر داگرتووە مەگەر بۆ بەخێری بۆ بە سەرمایەی نجومی ئەفسانەی بۆچێ دەبێت ئەگەر زودنوێکی واقعی هەبێ ئەگەر وجدانێکی واقعی چینایەتی هەبێ ئینسانی هەبێ ئەبێ بڵێن ئەبێ هەر کەسێکە ئەبێ بڵێ ئادەی بێنن ئەم هەموو حساباتانە بێن بیخەنە سەر کاغەز ئەو ملیارەها دۆلارەی کە بلۆک کراوە بێنە حسابەکانتان بێنە ڕوو بزانین بەشی چەند دەکەن بزانین بەشی چەند تەمینی چ جۆرە ژیانێکی تر دەکات بۆ مامۆستا بەشی تەمینکردنی چ جۆرە ئاستێکی کرێ دەکات بۆ کرێکار و کارمەند و فەرمانبەری ئەو کۆمەڵگایە خۆ حساباتە ئەو کۆمەڵگایە پڕ لە عەقڵ لە کەسی زیرەک کەسی پسپۆر و ئەوانە کە دەتوانن هەموو ئەو داهاتەی کە ئەم چینە دەسەڵاتداران مستەفۆرە و ئەحزاب و هێزەکانی دەستیان بەسەرداگرتووە دەتوانن کۆیکەنەوە بێن حسابێکن بزانین بەشی چه دەرسەدێکی تەمینکردنی کرێ ئەەکەن بەشی دانی چەند بیمەی بێکاری بۆ چ دەرسەدێکی کۆمەڵگا ئەەکەن بەشی چ جۆرە دابینکردنی سیستەمێکی ئاوەڕۆ دەکات بەشی چۆن بەشی چەند ڕێکخستنەوەی شار و شەقام و گەڕک و ئەوشتانە ئەکات ئەگەر بەم شێوەیە بێتەوە ئەگەر باسەکرد لەسەر واقعێتی پێداویستی واقعیەکانی کۆمەڵگا بێ ئەگەر ئەم پێداویستیانە بەراورد بکەین بە ئەو داهاتەی ئەو سەرۆت و سامانەی کە ئەو چینە دەسەڵاتدارە مستەفۆرە دەستی بەسەردا دەگەی ئەو کاتە دەتوانین بە نەتیجەیە بگەین کە فعلا ئەگەر ئەم کۆمەڵگای دەستی ئەمانەتان فعلا ئەگەر ئەو سەرۆت و سامانە بەم شێوەیە لەلایەن ئەمانەوە دەستی بەسەردا نەگیر فعلا بەخرێتە خزمەتی ڕێخستنەوەی ژیانی خەڵکی کوردستان هاوڵاتیانی کوردستان دەکرێت چ جۆرە ژیانێکی تر ڕێک بخرێت شارەکان چۆن دەکرێت بە شێوەی تر ڕێک بخرێنەوە تەندروستی و خوێندن و پەروەردەی ئەو وڵاتە چۆن دەکرێت ڕێک بخرێتەوە ڕێک بخرێت چونکە کوردستان بێجگە لە سەرۆتە مادیەکەی پڕپڕە لە سەرۆتی ئینسانی سامانی ئینسانی پڕپڕە لە مامۆستا پڕپڕە لە تەکنیسیەن و مهندس و دکتۆر و کەسانێک کە ئەگەر سیستەمێکی سیاسی اجتماعی دروست و عادلانە هەبێ و ئەگەر حاکمیەتێکی خەڵکی هەبێ دەتوانین ئەو کۆمەڵگایە لەم تنگانەیە کە ئەمڕۆ تێیکەوتووە لەو ژیانە بێکەڵکەی کە ئەمڕۆ فەرزکراوە ڕزگاری بێت. بەڵێ بڕیار بوو دووشەمە حیزبی شیوعی لە هەولێر خۆپشاندانێک ئەنجامدا بۆ پشتیوانی لە ناڕەزایەتی مامۆستایان بەڵام هێزی سەربازی پارتی ڕێگەی لێگرت و ڕێگەی نەدا ئەنجامی بدات بۆچی خۆپشاندانێک بۆ پشتیوانی لە ناڕەزایەتی مامۆستایان لە هەولێر لەلایەن پارتیەوە ڕێگەی پێنادرێت دووشە دەبێ بڵێ لەکیانەوەی کە مثلا پرسیارێکە زۆرەکرێت بۆچی ئەم دەسەڵات ئاوا گیرە بۆچی مثلا حاضر نییە تەسلیم بدە بە داواکردن بۆ نەدانی وچەی شتێکە کارەکات بۆ خێری پێ ناکرێت بۆچی ئەو نەگیرێ لەسەر ئەوە یەکێک دلیلەکەی ئەوەیە کە ئەزانن وەزی کوردستان وایە هەلومەرجی کوردستان زۆر تایبەتە دەزانن هەر تەسلیم بوونێک بە داوای خەڵک بە داوای چینە مەحرومەکان
بۆ ژیانێکی باشتر هەتا تەنانەت بۆ موچەکانش ممکنە هەلومەتی هاوسەنگی هێز بگۆڕێت ممکنە چاوەڕوانی خەڵک بەرێتە سەرەوە ممکنە ئەو دەسەڵاتە چونکە ئەم دەسەڵاتە ئەوەنە دەسەڵاتێکی دەرزۆکە ئەوەن دەسەڵاتێکی بێکەڵکە ئەوەنە تووشی بەرکەوتن بووە لەگەڵ ژیانی پێداویستیە بۆ سەرەتاییەکانی ژیانی خەڵکدا تەسلیم بوون بە هەر یەک لەوانە پرسیاری گەورەتری بەرامبەردا دروست دەکات وەکو دەسەڵات و وەکو حاکمیەتێکی جێکەوتووی بۆژوایی نییە کە توانی بێتی ئابووریەکی دروست کۆمەڵگایەکی دروست بێت توانێت تحملکردنی ئەم شانە بتوانێت تحملکردنی نییە و ئەوەی کە لە هەولێر هەیە بۆ ئەوەی کە بۆ تەنانەت ڕێگە بۆ نادەن مانگرتنێک یان باڵم خۆپیشاندانێکی ئاسایش لێ بەڕێوە بچێت زاهیرەکەی ڕەنگە زۆر کەس وای لێکداتەوە کە ئەوە نیشانەی جەبەڕوتی مەسەرەن ئەو هێزەیە کە لەوێ حاکمە بەڵام بەڕاستیە نیشانەی لاوازی ئەو دەسەڵاتەیە نیشانەی لاوازی و ناسکی ئەو دەسەڵاتەیە کە لەوێ ئەم دەسەڵاتە ئەم شێوە لە بەڕێوە بردن ئەم شێوە لە هەلمەرج کە بەسەر خەڵکی ئەو ناوچانەدا فەرز کراوە ئەوەنە ناسکە هەر جۆرە دەرکەوتنێک دەتوانێت پرسیاری گەورە دروستکات پرسیاری گەورەتر دروستکات ئەم کۆی ئەم هەلمەرجە جدیتر بخاتە ژێر پرسیارەوە تەوقعاتی خەڵک لە ڕێگەی ئەوە تا تەوقعاتی خەڵک زیاتر بڕواتە سەر لە ڕێگەی ئەوە خەڵک دەست بۆ شێوازی ڕادیکالتر بەرێ چارەسەر وەڵامی ڕادیکالتر پرسیاری ڕادیکالتر تەنانەت بخاتە بەردەمی هەلمەرجەکە بۆ بەدوای وەڵامی جدیترەوە گەڕێت بۆ پرسەکانی خۆی بۆ مەسەلەکانی ژیانی خۆی تاکەی ئێمە قەرارە لەگەڵ ئەم هەلمەرجاڵی تاکەی قەرارە من ئەم دەسەڵاتە بێکەڵکە قبول بکەم کە ناتوانێت ناندا ناتوانێت ئاودا ناتوانێت کارەباردا ناتوانێت خوێندن و تەندروستی ڕێک بخات ناتوانێت هیچ شتێک یانی کۆمەلگایەکی بە هیچ پێوەرێک ناتوانێت ژیانێکی دروست ئابووریەکی دروست لەباری فەرهنگیەوە لەباری اقتصادیەوە لەباری ئیداریەوە لەباری مۆرانیەوە لە هیچ بارێکەوە ناتوانێت وەڵام بۆ شتانە بداتەوە بۆیە ئەم حاکمیەتە بەڕاستی بەم کارانی نیشانی ئەدات کە چەند لاوازە چەند زەعیفە هەر پێکچوونێکی هاوسەنگی هێز ئەوەی کە ئێستا مەسەڵەن هەیە لە کوردستانە هەیە لەسەر زۆنی زەردا هەیە و بە دەرەجاتی لە زۆنی سەوزی شا هەیە پیشانی ئەدات کە ئەم دەسەڵاتە ئەم حاکمیەتە تەحملی ئەو جۆرە شتانە ناکات ئەم شێوە ئەم پڵە دیکتاتۆریەتانی کە ئێستا لە کوردستان هەیە تەحملی ئەوە ناکات ئەم جۆرە دەرکەوتنانە ناکات تەحملی هەلمەرجانە ناکات تەحملی ئەوە ناکات کە ئەو بزوتنەوەیکی وا بێتە سەرەوە بۆ ممکنە ئەگەر ئەو بزوتنەوەی لەوێ بەڕێوەکەوێ کەس نازانێت نەتیجەکەی بشوێگە بۆیە ئەوە لە زاهیردا وایە کە پێتەڵێکە لە جەبەڕوتێکە دیکتاتۆریەتێک کە هەیە بەڵام لە ناوەڕووی خۆیدا لە پشتی ئەم جەبەڕوت و با بڵێین خۆڕانیان و چاوسوورکردنەوەیە کە لەو منتەقانەیە لەو ناوچانەدا هەیە لاوازیەکی گەورەتر هەیە لاوازی ئەوەی کە دەسەڵاتە ئاوا دەسەڵاتێکە تەحملی ئەوە ناکات چونکە تەحملی ئەوانەکە کۆی دەسەڵاتەکەی فەلسەفەی بوونی بەگشتی ڕەنگە بچێتە ژێر پرسیارەوەتە ترسێکی واقعیە و ئەو ترسە لە لاوازی پەیوەندی ئەو دەسەڵاتە بە کۆمەڵگا بۆ مەسەلەکانی کۆمەلگا بە چینە زەحمەتکێشەکان بە چینی کرێکار بۆ کەسانێک کە خوازیاری ژیانێکی ئاسان ئینسانیتر و ئازادترە ئەوە پیشانەدا دوایین پرسیار بۆ ئەوەی کە ناڕەزاتی مامۆستایان بە سەرکەوتن بگات بۆ ئەوەی کە بێدەستکەوت نەگەڕێنەوە بۆ ئەوەی کە ڕاوەگرتنی خوێندنی بۆ ماوەی 5 مانگ ئەم بایکۆتە ئەم ناڕەزاتی کە تا ئێستا ئیدامەی بووە بە سەرکەوتنی خۆی بگات پێویستە چیتر بکرێت ڕاستی بۆ چیکردن پێما بێ ڕابەران و دەست بەکارانی بزوتنەوەی ناڕەزاتی ڕۆی کۆمەلگای کوردستان لەو بارە خاراوترن بە ئەزمونترن کە
بە شێوەیەکی عملی لە هەر قۆناغێکە لە هەر ناوچەیەکە چ جۆرە کارێک چ جۆرە شێوەکارێک دەگرنە دەست بۆ پیادەی دەکەن ئەمە کارێکە زۆرتر ئەوان دەتوانن بەڕێوی لەسەر بەڕای من بەڵام ئەوەی کە من ئەیبینم ئەوەیە کە ئەم چێشمکێش بەشێکە لە چێشمکێشێکی گەورەتر لەسەر چارەنووسی کۆمەلگا کۆمەلگای کوردستان چی لێرێت ئەم هەڵواسراویە ئەم مەرەخەس ئەوەی کە دەستچینی دەسەڵاتدار و ئەوانە خۆی وەڵامدانەوە بە سەرەتایی بەو پێداویستی هەرە سەرەتاییانە بدزێتەوە تاکەی دەتوانێت بەردەوام بێت کۆمەلگای کوردستان لە حاڵەتێکی بەو شێوەیەدایە بۆیە من پێم وایە لە چوارچێوەی هەلومەرجی ئێستاە لە چوارچێوەی هاسنجی هێزی ئێستادا مامۆستایان سوودنەوەی اعترازی اجتماعی ئەمڕۆ ڕەنگە بە دەستکەوتی مادی مەلموس نتوانێت بێتە دەرەوە نتوانێت بە دەستکەوتی مەلموس و مادی بێتە دەرەوە چاوەڕوانکردن ئەوەی کە کوردستان بگاتە ئەو قۆناغەی کە جێبکەوێت ببێ بە کۆمەلگایەکی جێکەوت و ئابووریەکی جێکەوتوی هەبێ سیستەمێکی سیاسی ئیداری جێکەوتوی هەبێ ئەمە جێگەی پرسیارە کوردستان لە حاڵەتیان نییە کوردستان کۆمەلگای کوردستانی ئەمڕۆ لە هەڵمەرجێکی زۆر تایبەتدایە چینی دەسەڵاتداری ئەمڕۆ حاکمیەتێکی میلیشیایی و دووزۆنی دروست کردووە و لەسەرێک لەگەڵ خەڵکە لە هەر شوێنێک بە شێوەیەک لە هەر منتەقە بە شێوەیەک لە خەڵک لە ڕوبەڕووبوونەوەدایە لەسەرێکی تریشەوە خەریکی تەرتیبکردنەوەی پەیوەندیەکانی خۆیەتی لەگەڵ بۆژوازی مەرکەزدا بۆژوازی مەرکەزی دەسەڵاتی مەرکەزی دەوڵەتی مەرکەزی و ئەوانە چۆن دەتوانێت تێکەڵی بازاڕی سەراسەری سەرمایه‌داری بێتەوە بە چ امتیازاتێک دەتوانێت لەوە بێتە دەرەوە ئەمە کێشمەکێشێکی سیاسی و هەمەلایەنەیە بۆ پێیە من پێم وایە سەرنجام سوودنەوەی ناڕەزایەتی لە کوردستانە ئیلا دەوێت بچێتە سەر ئەوەی کە خۆی ڕێکخات لە قۆناغی چاوەڕێکردن دەرباز ببێت قۆناغی چاوەڕێکردن ئەوەی کە ئەم دەسەڵاتە ئیمکانی ئەوەی هەبێت مثلەن تەسکین لە داخوازیەکان بێ میکانیزمی ئیجراکردنی مەسەلەن ئەم داخوازیانەی هەبێ ئەمانە هیچ مەزمون نیە هەمووی پەیوەندی هەیە بە سەرنجامی ئەم کێشمەکێشێکە لە کوردستانە لە بینی دەسەڵاتی چینی حاکم چینی بۆژوازی دەسەڵاتداری ئەمڕۆ کە ئەمڕۆ لە دوو زۆری گەورەدا نوێنراتی دەکرێت کە زۆری زەرد و سەوزە و لەسەرێکیشەوە جەماوەرێکێ کە داوای ژیانەکە داوای ئازادی ئەکە داوای ریفاحەکە داوای چارەنووسێکی لەوەی ئێستا باشتر دەکات بۆیە سوودنەوەی دەبێت نوێنەرایەتی بکرێت سوودنەوەی چینی تێکار و جەماوەری زەحمەتکێش بۆ ژیانێکی باشتر دەبێت سەر بکەوێت بۆ سەرکەوتن دەبێت نوێنەرایەتی بکرێت و دەبێت خۆی ڕێبخات دەبێت ڕابەرانی ڕادیکاڵ خۆی بدۆزێتەوە دەبێت لە شێوەی جۆرا و جۆر شێوەی شوراییدا خۆی ڕێبخات دەبێت نوێنەرانی خەڵکی تێکار و زەحمەتکێش نوێنەرانی مامۆستایان هەیئەتەکانی نوێنەراتی مامۆستایان پێک بێن هەیئەتی نوێنەراتی توێژە جۆرا و جۆرەکانی تر پێک بێن ئەم چێشمەکێشە دەبێت بوێ بگات ئەوەی کە دیارە ئەوەی دەسەڵاتی ئەمڕۆی کوردستان بۆ خۆشی لە هەلمەرجێکی ناڕوودایە نازانی چی بەسەر دێ ئەوەی کە هەیەی ئەوەیە ئەم هەلمەرجە تا ئەو شوێنی کە دەکرێت ڕای کێشێ ئەوە تا ئەوەندەی کە دەکرێت درێژی بکاتەوە ئەو هەڵواسراویان و حاڵەتێک ئێستا لە کوردستان دروستی کردووە ڕای کێشێ ئەمە ئەگەر ئەمە زەربی ئەو هەلمەرجە سیاسی و کومەڵایەتێکی کە لە عێراقا هەیە بەو نەتیجەیە دەگەین کە یەک ڕێگا هەیە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کرێکار ڕابەرانی ڕادیکاڵی زوودنەوەی ئەحترازی لەوە تێبکەن کە ئەم کێشمەکێشێک نییە فقط لەسەر موچە کە ئەمە ناوەڕۆکەکەیەتی یان ئەمە بەشێکێتی بەڵام کێشمەکێشە لەسەر ئەوەی کێ بڕیار لەسەر چارەنووسی موچە ئەدا چێکی بڕیار لەسەر
چارەنووسی ئەو کۆمەلگایە ئەدات چارەنووسی خوێندن ئەو کۆمەلگایە چی لێ بەسەر بێت چارەنووسی کار و گوزەرانی ئەو خەڵکە لەو کۆمەلگایە چی لەسەر بێت ئەم قوڕە لەوە زیاتر تۆزی لێ هەڵناسێت بە بوونبەست گەشت ئەم دەسەڵاتی ئەمڕۆی کوردستان بوونبەستە بوونبەستە بۆ معنای کەلیمە بوونبەستە حاکمیەتی ئەوان لە ڕێگەی زۆرەوە ڕاوەستاوە ئەوەی کە لە هەولێرێکن ئەوەی کە لە سلێمانیەکەن ئەوەی کە ناتوانێت تەسلیمی داخوازی ئەو جۆرە داخوازیە سادانە بن حکمەتی لە پشتە بۆ حکمەتش ئەوەیە ئەم دەسەڵاتە لە بوونبەستێکی سیاسی گەورەدا ئەژی و ئیتر ئەم شێوە لە بەڕێوەبردن وەڵامدەرەوەی نیازەکان ئەو کۆمەلگای کوردستانیە کۆمەلگای کوردستانی ئەمڕۆ بینی گەشەی کردووە چینیکرێکاری تیا گەورە بووە تەوەقعاتی خەڵکی تێدا هاتۆتە سەر وەرحاصل بۆیە ئەمە ئەگەر کورتی کەینەوە چشمەچێشێکی چینایەتیە چشمەچێشێکی چینایەتی پێکدادانێکی کۆمەڵایەتی چینایەتی لەسەرمان لەسەر ژیان لەسەر کارەبا لەسەر ئاو لەسەر ئازادی لەسەر نەوعی کۆمەلگا لەسەر داهاتووی خۆی ئەمە ئەگەروا وەری نەگرین سەرنجام ممکنە بزوتنەوەی ناڕەزایەتی ئەمڕۆ بە تووشی گیر و گاز بێت تووشی گرفت بێت تووشی سەرجێژە بێت وەسمەوە نییە بڵێم مامۆستا نابێت لەسەر هەر شتێک یان هەر بەشێکی کۆمەلگایە لەسەر داخوازێکی تا تەنانە زۆر بچووکیش پێداگیری نەکات بەڵام ئەم داخوازیە بچووکانە پەیوەندی بەوە هەیە شەرتی سەرکەوتن لەو خەباتانەدا ئەوەیە کە بزانێت ئەم دەسەڵاتە ئەم شێوە حاکمیەتە میلیشیاییە عەشیرەتیە بە دەردی بەڕێوەبردنی ژیانێکی تەندروست ڕێخستنی ژیانێکی ئاسایی ڕێخستنی خوێندنێکی ئاسایی سیستەمی ئاوەڕۆیەکی پێشکەوت و بە دەردی ئەوانە ناخوا ئەم بۆژوازیە ئەم دەسەڵاتە لەوە دواکەوتوترە بکرێت چاوەڕوانی ئەوەی لێ بکرێت هەر بۆیە ئەبینین کە زوتنەوەی با بڵێن ئۆپۆزیسیۆنی ساختا باڵێ ئەوەی کە وردە بڕۆین و لەگەڵی بڕۆین و ئیدارە بکەین و هەڵکەین و ئەمانە ئێتە دەزانی ئەمە نایخوا ئەمە وەهمە تەنیا زوتنەوەیکی ڕادیکاڵی نەخێر وتن بەم هەلوبەرجە قبول نەکردن ڕێگاکەیەتی ئەوەی کە ئێمە قبول ناکەین ئەمە قبول ناکەین ئەم دواکەوتوویە قبول ناکەین ئەم سیستەمە دواکەوتووە قبول ناکەین ئەم بەتاڵانبردنی سەرۆتی سامانی وڵاتە قبول ناکەین بەخۆتان مەڕبووتە ئەگەر ناتوانن کێشەکاتان لەگەڵ بەغدای گڵاتەنەوە پەیوەندی خەڵکی کوردستان لەگەڵ بەغدا و بەشەکانی تری عێراق بە شێوەیەکی دروست یەکلاتنەوە کە پیشانتان داوە ئەوەش ناتوانن بکەن ئەو کاتە لێگەڕن زوتنەوەی احترازی زوتنەوەی اجتماعی ڕادیکال و کۆمەلگایە چەپی ئەو کۆمەلگایە زوتنەوەی خوازیاری ژیانێکی باشتر و ئازاتری ئەو کۆمەلگایە بێگومان دەتوانێت باشتر پەیوەندی هەتا خەڵکی کوردستان بە بەشەکانی تری بە عێراقەوە مەسەلەن بڕیار لەسەر بدات بۆیە ئێستا سەرنجام ئەوەیە خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێشی کوردستان مامۆستا و فەرمانبەر و هەموو بەشەکانی کۆمەلگای کوردستان دەبێت بزانن ڕێخستنی ئیرادەی سیاسی بۆ سەرکەوتن لەم چێشمەکێشەدا ئیرادەی سیاسی بۆ سەرکەوتن لە چێشمەکێشەدا چونکە معلوم نییە تاکەیتر ئێمە دەوێت لەسەر دانی لەسەر وەرگرتنی حەقی کارەکانمان بکەوینە جەم لەگەڵ ئەو میلیشیایە لە هەولێر بە شێوەیە لەگەڵ ڕووبەڕ لە سلێمان بە شێوەیەکتر لەگەڵی بەرەو ڕووبینەوە معلومیت کەیتر ئەبێ چەندی تر ئەبێ ئێمە باجی ئەم شێوە دواکەوتووی بەڕێوەبردن ئەم شێوە دەسەڵات و حاکمیەتە دواکەوتووە بدەین کە هیچی لە دەردی کۆمەڵگا ناخوا هیچی ڕێکنی لەگەڵ کۆمەڵگا تاکەی دەبێت ئێمە ڕێگا بدەین کە ئەو کۆمەلگایە ئاوا تووشی لەبەر ڕۆیشتن دەبێت بە جۆرێک کە تیایدا تەنیا کۆنەپەرستی ئیسلامی دەتوانێت دەم بکاتەوە کە ئەویان لەسەرەوە ئەویان لە خوارەوە خەریکن خەڵکی کوردستان چینی کرێکاری کوردستان نەوەی داهاتووی چینی کرێکار مناڵ و گەنجی خانەوادە کرێکاریەکان نەزانن چ جۆرە ژیانێک بەرزیان دەبێت چیان لێ بەسەر دێت تاکەیتر دەبێت ژیانی خۆیان لەو خەفتخانەیە بەهدەر بدەن بۆیە ئەمە بابەتی جەنگ و داوایکی کۆمەڵایەتیە ڕێگەکەیەوەی خەڵکی کوردستان بەڕای من خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێش مامۆستا فەرمانبەر لەوە تێبگەن کە ئەمە جەنگێکە داوایکی کۆمەڵایەتیە لەسەر هەموو شت
لەسەر کرێت لەسەر ژیان لەسەر بێقانونانەی لەسەر ئەو چارەنووسە خۆڕێکە ئەوان کردیان نسیبی ئەو کۆمەڵگایە تر دەورەی کاری ورد و بچووک و ئەوانە خەریکەوتەوە بەسەر دەچێەوە دەورەی سافتەوەی کە دەتوانین مؤسسات بێنین و ئەمە بکەین و ئەوە بکەین و بکڵ یەکتر بگرن و بەسەر یەکدا پێشن ئەوانە تەواوە ڕێگاکەی هەرەوەیە ئەوەیە خەڵکی کرێکار بۆ دەبینێت فەرمانبەر کرێکار و مامۆستا ئەوانە لە بینن هاتوونە سەرشەفان جەکاتی ئەوەیە کە ئەم بزوتنەوەی بە شێوەیە ڕادیکاڵ بیر لە ڕێکخستنی خۆی بکاتەوە و بیر لە ڕێکخستنی ئیرادی خۆی بکاتەوە ئیرادەی سیاسی خۆی بکاتەوە بۆ ئەوەی بڵێت قبول نییە کە تۆ کۆمەلگات پێ بەرەوە نابرێت تو ناتوانیت تاکیدت من دەبێت ژیانی خۆم کەمە قوربانی مناڵی خۆم کەمە قوربانی خوێندنی منداڵەکەم کەمە قوربانی لەبەرەوەی تۆ دەست گرتووە بە سەر دەسەڵات بەسەر سەرۆت و سامانی ئەو کۆمەلگایە بێنە دەسەڵاتە بێنە و تی هەڵۆ حاکمیەتە بێنە و سەرۆت و سامانە ئێمە دەتوانین ڕێکی بکەین خەڵکی کوردستان ئیمکاناتی هەیە ئیمکاناتە مادیەکەی تا ئەوەندە هەیە کە بتوانێت چەندین قارچیان باشتر ڕێ بکات ماتریاڵە ئینسانیەکەی هەیە عەقڵەکەی هەیە مامۆستای هەیە فەرمانبەری هەیە تەکنیسیەنی هەیە کە ئەگەر سیستەمێکی سیاسی دروست بێت کە ئەگەر حاکمیەتێکی خەڵکی هەبێت دەسەڵاتێکی خەڵکی هەبێت ئیرادەیە کە ئەم ئیرادەیە و ئەم ئینسانیەتە ڕێک خات دەتوانێت ژیانێک دروستکات کە قابل زۆر قابلتر بێ بە ئینسان زۆر شانتر بێ بە ئینسان ئەمە بزوتنەوەی شورایی سەرەتای ساڵانی نەوەتەکان ئەو نمونەیە ئەو ئۆلگوەیە ئەو ڕێگایەیە کە خەڵکی کوردستان پێما بێت چین کرێکاری کوردستان ڕابرانی ئەو بزوتە دەبێت وردە لە فکریدا بیخێنە دەستوری کاری هەڵسوڕانی خۆیانە. بەڵێ ئیبراهیم حوسێن زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. منیش زۆر سپاسانەکەم و سپاس بۆ کاتێک کە پێتاندان. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.